زۆر ضرورية. یەکەم تێبگەین لە حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمە چەندمان لەم دینە بەرکەوتووە چەندی ئەگەیەنینەوە. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیسێکی متفق عەلەیهی واتە بوخاری و مسلم ئەفەرمێ: مثل ما بعثني الله به من الهدى والعلم كمثل الغيث الكثير أصاب أرضا فكان منها نقية قبلت الماء فأنبتت الكلأ والعشب الكثير، وكانت منها أجاذب أمسكت الماء فنفع الله بها الناس فشربوا وسقوا وزرعوا، وأصابت منها طائفة أخرى إنما هي قيعان لا تمسك ماء ولا تنبت كلأ، فذلك مثل من فقه في دين الله ونفعه ما بعثني الله به فعلم وعلم، ومثل من لم يرفع بذلك رأسا ولم يقبل هدى الله الذي أرسلت به. أفرمن نموني أم بياميك بمنان نيراو بو أم خلقا وكو يعني أم هداية علميك علمي وحيك هاتوا وكو بارانێکی زۆر وایە کە باریوە بەسەر زەویە. ئەم سەرزەویە شوێنی وای تایە پارچە زەویەکە شوێنێکی بە بەرەکەتە بە پیت و بەرەکەتە ئاوەکەی وەرگرتووە گرتوێتی خۆی گژوجا سەری پێدەرهێناوە بە سەبەبیەوە و گژوجایەکی زۆر پێیڕواوە. هەندێک شوێنی تریش زەویەکی بەردەڵانین ئاوەکەیان گرتووە یعنی وەکو ماقۆڕێکی لێ هاتووە حەوزێکی لێ هاتووە لە تاوێرە بەردەکەیە. ئەمەش منفعەتی بۆ خەڵکەکە هەیە لەبەرەوەی خەڵکەکەش لێ خۆنەوە زەرعاتیشی پێ ئاوەدەن و مڕماڵاتیشی پێ ئاوەدەن. کۆمەڵێکی تر وەکو ئەو زەویە وان کە زەویەکی لماویە بۆ نمونە نە ئاوەکەی گرتۆتە خۆ وەنا یعنی زەویەکی فشەڵە ئاوەکە ڕۆیشتۆتە خوارەوە وەنا گژوجاشی پێڕواوە. فذلك مثل من فقه في دين الله ونفعه ما بعثني الله به فعلم وعلم. ئەوە نمونەی ئەو کەسەیە کە خوای پەروەردگار وای لێ کردو کە لە دینەکەی من تێبگا لە دینەکەی خوای گەورە تێبگا و سوودی ببێ فعلم وعلم. دینەکەی وەرگرتووە فێر بووە ئەشی گێنێتەوە بە خەڵکی تر. ئەو علمە علمی وەحیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناردوێتی. ئەو عیلاقەی بە ناسینی خوای گەورە و پەرستنی خوای گەورە و پابەندبوون بە شەریعەتەکەی و زانینی حەڵاڵ و زانینی حەرام و تێکەڵ نەکردنی سنوورەکان و پابەندبوون بە دیندارێتی و سەرکەوتن بە پلەکانی تەقواکاری و خواناسی و ئەنجا پارسەنگی ئەخلاق و لە تەزکیەی نەفس و پارسەنگی ئەخلاق و زانینی سنووری من و سنووری جەنابەت و پابەندبوون بە دابوونەریتە کۆمەڵایەتیەکانەوە هاوکاری یەکتری بڵاوکردنەوەی بانگەوازی خوایی کاری کۆمەڵکاری هەوڵدان بۆ هێنانەوەی شریعەتی خوای پەروەردگار بۆ سەر حکم و ڕەنجدان لە پێناوی ئیسلامە ئامۆژگاریکردن فەرمان بە چاکە بە ڕەڵەسی لە خراپە جیهادکردن. ئەمانە هەمووی لە ضمنی ئەم منفعەتەیان کەوە ئەم حەدیسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێکرد. خەڵکەکەمان لەم پۆلە خەڵکانە هەیە وەری گرتووە و منفعەتی زۆری بۆی بووە خۆی پێ پەروەردە کردووە و دینەکەش ئەگەیەنێتەوە دیسان بەردەوامەتیایە. هەیە دینەکەی وەرگرتو خۆی زۆر دیندار نییە بەڵام عالمێکی باش ئەیگەێنێتەوە بە خەڵکی تر خەڵکەکەی ئیستیفادەی لێکەن وەکو دەیانیان سەدان مەلا هەیە وتاری جوانەدا و ئێمە حەدیس و ئایەتەکانیشی لێوە فێرە بین و بەڵام خۆی زۆر مولتەزیم نییە و زۆر بەرگریش لە ئیسلامەکە ناکە. خەڵکانێکی تریش هەن ئەشی بیستن علمی شەرعیشی خوێندە فەقێتی خوێندە بەڵام نوێژ ناکا ئێستا دوورکەوتۆتەوە ئەمە هیچ منفعەتێکی نە بۆ خۆی هەیە نە بۆ خەڵکێکی تر هەیە.